سەرۆکوەزیرانی عێراق هاوشێوەی ئەو پارێزگایانەی دیکە کە دەواازەی سنووریان هەیە سەردانی هەرێمی کوردستانیشی کرد و سەرجەم پارێزگاکانی بەسەر دەکاتەوە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق گەیشتە هەرێمی کوردستان بەدەر لەوەی یەکێک لە تەورە سەرەکیەکانی کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی هەرێم تایبەت دەبێت بە چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکان نێوان هەولێر و بەغدا دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستانیش بەسەر دەکاتەوە. پێشتر سەرۆکوەزیرانی عێراق لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق بە هەمان شێوە ئەو پارێزگانەی بەسەر کردەوە کە دەواازەی سنووریان هەیە و وەک هەنگاوێک بۆ ڕێخستنەوە و زیادکردنی داهات هەمویانی خستەوە ژێر دەستی سوپاوە. لەم سەردانەشیدا بۆ هەرێمی کوردستان جگە لە هەولێر بۆ دیدار و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی حکومی پارێزگاکانی دوهۆک سلێمانی و هەڵەبجە بەسەر دەکاتەوە کە دەواازەی سنووریان بەڕووی تورکیا و ئێراندا هەیە. لەو میانەیەدا دوابەدوای کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێم سەرۆکوەزیرانی عێراق سەردانی پارێزگای دوهۆکی کرد و بڕیاریشە سبەی هەینی سەردانی سلێمانی و هەڵەبجەش بکات. حکومەتی هەرێم ڕاگەیەندراوێکی لەبارەی کۆبوونەوەی نێوان مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم بڵاو کردەوە. لە بەشێکی ڕاگەیەندراوەکەدا هاتووە کە سەرۆکوەزیرانی هەرێم سەردانەکەی کازمی بە ئاماژەیەکی ئەرێنی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند دانا. لای خۆیەوە بە پێی ڕاگەیەندراوەکانی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق ناوبراو لە کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی هەرێم جەختی کردووەتەوە لەوەی هەرێمی کوردستان بەشێکی بنەڕەتی و تەواوکەری عێراقە. بە پێی زانیاریەکانی پەیامبەر لە سەردانەکەی کازمی چەند ڕۆژێکە هاتوچۆی بازرگانی لە یەکێک لە دەواازە سنووریەکانی هەرێم لە سنووری پارێزگای سلێمانی ڕاگیراوە. شۆفێری یەکێک لە بار هەڵگرەکان کە لە یەکێک لە دەواازە سنووریەکان و هاتوچۆی بازرگانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستان دەکات بە پەیامی وت 3 ڕۆژە ئۆتۆمبیلەکانیان بەبارەوە لە دیوی ئێران ڕاگیراون. ئەو وتیشی گومان هەیە لەوەی بەرپرسانی دەواازە سنووریەکان بۆ ئەوەی وانیشانی سەرۆکوەزیرانی عێراقی بدەن کە جموجوڵی بازرگانی لە دەواازەکانەوە سست و لاوازە بۆیە چەند ڕۆژێکە هاتوچۆی ئۆتۆمبیلیان ڕاگرتووە. لە سەراستی عێراق چۆنێتی کۆکردنەوەی داهاتی دەواازە سنووریەکان و ئەو لایەنانەی جگە لە دەوڵەت لێی سوودمەند دەبن یەکێکە لای کێشە چارەسەر نەکراوەکان. لە هەرێمی کوردستانیش لایەنەکانی بەشدار لە دەسەڵاتیش چەندین جاربوونی گەندەڵی گەوریان لە دەواازە سنووریەکاندا ئاشکرا کردووە. لە نێوەڕاستی مانگی ڕابردوو حکومەتی هەرێم و ناوەند با ڕێکەوتنێکی کاتی بۆ دابینکردنی بەشێک لە موچەی فەرمانبەران ڕێککەوتون. ڕێکەوتنەکە بۆ مانگەکانی 8 و 9 دەی ئەم ساڵە. لە بەرامبەر ئەوەی حکومەتی ناوەند مانگانە بڕی 320 میلیارد دینار بۆ موچەی فەرمانبەران ڕەوانە دەکات. سەرجەم دەواازە سنووریەکانی هەرێم لەلایەن لیژنێکی هاوبەشی بەغدا هەولێرەوە چاودێری دەکرێن.